لا دەستپێکی وەرزینەی خولی نایەبی کوردستاندا و لە یەکەم یاری هەفتەی یەکەم یانەی سەی سادق پاڵپشت بە هەندەرە بێشمارەکەی میوانداری یانەی زاخۆی کرد لە گێمی یەکەمی یاریەکەدا گەرچی هەردوو یانە بەردەوام هەوڵی گۆڵیان دەدا بەڵام هەوڵەکان بێئەنجام بوو بەوەش گێمی یەکەمی یاریەکە بە بێ گۆڵ بە کۆتا هات لە گێمی دووەمی یاریەکەشدا یانەی زاخۆ بەهێزتر دەبینرا لە سەی سادق لە خولەکی 48 یانەی زاخۆ توانی لەلایەن یاریسان سەبری شڤانەوە گۆڵی یەکەم بۆ زاخۆ تۆمار بکات. سەی سادقیش دەیویست گۆڵی یەکسانبوونەوە تۆمار بکات بەڵام لە هەوڵەکانی شکست هێنا و زاخۆ بۆ بردنەوەی سێ خاڵی گرنگی مسۆگەر کرد و یەکەم سەرکەوتین لە وەرزینەوەی بەدەست هێنا. سێمە ئەمڕۆ گەم یەکەم ئاسمان خراپ بوو نەماتوانیەوە پێویست بین بەڵام لە گەمی دووەم ئێمە 45 خولێک لە زەختمان کردە سەریان گۆڵی زۆرمان فەوتان. ئەمە ئەوەیە کە بەڕاستی یانی ئێمە عەدادی پێش خولەکە ئێمە عەدادمان باش نەبوو بەڵام ئەمە ئەوە نییە کە ئێمە بلین خراپین ئێمە تیپێ چاکین ئەبێت خۆمان چاکەینەوە چکی هەڵەمان زۆر هەیە ئەبێت لە تیپەکە گۆڕانکاری تێ بکەین بتوانین لە یارەکانی داهات و تیپەکە باشکەینەوە. ئەڤە دڕۆژە مەسافەر کریام زۆر خۆتی هەم دەستپێکی یۆریۆ ئەول هەردەم زەحمەتە طبعا طبعا قال مازن دي حاطه مسار كافتني نوتي ساي صادق جناتي ماك بتشيغاتي ماك مازنها هاد في سار كافتني بو اداره صار بخو زوخو كامل بيروزت كم ودستكو روهينارو واز ممنون بو لە یاری داهاتووی هەفتەی دووەمی خولی نایب یانەی سەی سادق لە دەرو یاریگەی خۆی ڕوبەڕووی یانەی برایەتی دەبێتەوە و یانەی زاخۆش لە یاریگەی خۆی میوانداری یانەی پێشمەرگەی هەولێر دەکات. یانەی سەی سادقیش لە یەک یاری تایەسە هیچ خاڵێکیان کۆ نەکردووەتەوە. سوێی محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سەید سادق.